یادی خۆم بخەمەوە و یادی جەنابتانش بخەمەوە. جار جار ئەوانەی کە دێت بە ڕۆژگاری خۆمانە تێپەڕ دەبێ بۆ ئەوەی هەمومان بەیەکەوە ئاگامان لێ بێ و وریابین چی چاکەیە ئەنجامی بدەین و چی شتێکش خراپەیە بۆ سەر خۆمان و ماڵ و مناڵ و دینمان، ئەوە ئەبێ وریابین دوورکەوینەوە لێی. یەکەمیان ئەوەیە خوای متعال جل جلاله دەفەرمێ لە قورئانی پیرۆزدا: رجال لا تلهيهم تجارة ولا بيع عن ذكر الله وإقام الصلاة وآتوا الزكاة. بەتایبەتی لەم مانگە پیرۆزەدا خوای پەروەردگار لە ئاەتەکە دەفەرمێت کۆمەڵێ ڕیجال واتە پیاوانێک یان کۆمەڵێک سیفاتی جوانی داوەتە پاڵیان، هیچ تێنایەن گێڕێتەوە، چی تیجارەت بێ، چی ژیانی دنیا بێ، پارە و پول بێ، لە چی؟ لە ذکر و یادی خوا، لە نوێشکردن و لە زەکات دان. واتە هیچ تیجارەتێک نییە لە دنیادا بیان گێڕێتەوە لەم تیجارەتانە لەگەڵ خوادا ئەنجامی نەدەن. کەواتە ئینسانی ئیماندار ذکر و یادی خوا، نوێشکردن و هەروەها زەکاتدان، ئەمانە ئەبێ لوبی هەموو شتێکی ژیانی خۆی بێ، ئەبێ لە پێشی هەموو شتەکانی ترەوە بێ. لەم مانگە پیرۆزەدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێ ئامۆژگاریمان دەکا کە مانگی شەعبان پێشی ئەمە ڕەجەب و پاشی ئەمەش ڕەمەضان. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەی فەرمووی ئەم مانگە خەڵک غافڵە، ما یغفل عنه الشعبان، واتە خەڵک لێ غافڵە ئەم مانگە. بەڵام مفەسیرین ئەگێڕنەوە یان تەفسیری ئەم فەرمایشتە جوانە دەکەن، دەفەرمن بۆچی ئینسانی مسلمان لەم مانە غافڵە؟ چونکە پێشی ئیسلام زۆر بایەخیان دەدا بە ڕەجەب و پاشی ئیسلامیش زۆر بایەخ دەدرێ بە ڕەمەزان. ئەوەی لە بەینیدایە کەمێ سارد و فڕیتایە، بۆیە پێغەمبەری خوا ئاگادارمان ئەکاتەوە، ئەڵێ وریابین لەوەی کەوا لەم مانگەدا غافڵ نەبین، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێت: ذلك شهر يغفل الناس عنه، ئەو مانگەیە کە خەڵک غافڵە تیایدا، بین ڕەجەب و ڕەمەضان واتە شەعبان، وهو شهر ئەفەرمێ مانگێکە کردار تیای بەرزە بێتەوە، ترفع فيه الأعمال إلى رب العالمين. و منش پێم خۆشە لەو ڕۆژەدا بە ڕۆژوو بم کاتێک کردارەکانمان بەرزە بێتەوە. ئیماندارانی خۆشەویست، مسلمانانی بەڕێز، ئەزانن هەموو ڕۆژێک کرداری ئێمە بەیانیان و ئێواران مەلایکەکان بەرزێنەوە کە بەرزێکەنەوە بەلای خوا. هەموو ڕۆژێ بەیانیان کۆمەڵێ مەلایکە دێت کە شەو چی کردارت کردا، تا بەیانی دەیبن بۆ دیوانی خوا. لە بەیانیوە چی کردار دەکەی هەتا ئەگاتە مەغریب، لە مەغریب شەوە دوای عەسر دەیبن بۆ ئاسمان. ئەمە وەک ڕۆژگار، ئەی وەک هەفتە، لە هەفتەیەکشا دوو جا کردەوەکانمان بەرزە بێتەوە بۆ دیوانی خوا، دوو شەممەکان و پێنج شەممەکان. پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم فەرمێ کەواتە ئەبێ ئێمە لەم مانگەدا ئەمە بزانین، بۆی بخەمە یادی خۆم و یادی ئێوەش. باس کراوە شەعبان فەضائیلی زۆرە، بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمایشتێکی تردا پێمان دەڵێت ئینسان لەم مانگەدا ئەوە بێت، ئەفەرمێ وای لێ بێ کار و کردار بکا شەوی وەک ڕۆژی لێ بکا، و ئەفەرمێتش حەتاکم خۆشترین و چاکترین شت لای ئەو نوێژە. لەو حەدیسەکە فەرمووی ڕۆژیە، لەم حەدیسەدا دەفەرمێ کە نوێژە ئینسانی ئیماندار بیکە ئەگەر چەندێکەمش بێ. یعنی ئینسانەگە سیحەتی چاک و باش و بابە لەم مانگا بتوانێت ڕۆژوو بگرێ، چونکە لە پێغەمبەری خوایان بینی عەلەیهی السەڵاتو وەسەلام غەیری ڕەمەضان چی مانگێ زۆر بە ڕۆژوو بوو، تیای لەم مانگەدا بوو. هەر کەسێ ئەتوانێ توانەمای هەیە، جەستەی بەخسەی دەکا، دەتوانێت ڕۆژوو بگرێ. ئەوانەی دووشەم و پێنجشەم دەیگرن هەتا ئەگاتە ڕەمەضان، بەڵام ئەوانەی کە ناوبڕێیگرن 15 ڕۆژ بێشیەوە. بەڵام ئینسان خۆی ئامادە ئەکا ئەم ڕۆژووە و ئەم نوێژە کە پێغەمبەری خوا فەرمێ خۆمان ئامادەکەین بۆ نوێژی ڕەمەضان و خۆمانش ئامادە بکەین بۆ ڕۆژووی مانگی ڕەمەضانی پیرۆز. ئیماندارانی خۆشەویست،